سڵاوتان لێبێت ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت هەمیشە تەندروست باش و دڵخۆش بن. دیاری کورسات ئەم شەویش بە کۆمەڵێ خەڵات و پرسیاری جیاوازەوە گەڕایەوە لاتان بۆ هیوای ئێوەش بتوانن پەیوەندەکانتان وەربگرن و چانسی خۆتان تاقی بکەنەوە. ئێمە شەوانەوەکو پێشتر ئاماژەمان پێکردووە کاتژمێری 11 بە درێژایی مانگی ڕەمەزان ئەبینە میوانی ماڵەکانتان بە گفتوگۆ شیرینەکانی ئێوە بە پرسیار و خەڵاتەکانی ئێمە کەشێکی جوان لەناو بەرنامە دروست بکەین و دڵی بینەرەکانمانی پێخۆش بکەین. هەروەها دیاری کورسات بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی، شێری، هەروەها ڕەمادە ئێمێراڵد، بەرەگدروی یاقوت، بەلەنجە بوتیک لەگەڵتانە بەردەوامە بێت. ئێمە دیارێکی تایبەتمان هەیە لەناو بەرنامەی دیاری کورساتە. ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە. ئەم ئۆتۆمبیلە براندی شێریە، هەروەها جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە، هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە، لایتی لیدە و کوشتنی جلدە، بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە، شاشەی سەرەکی 8 ئینجە، کامێرای دواوەی هەیە، دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت. ئەم ئۆتۆمبیلە تایبەتە پرۆمۆیەکی هەیە. ئەچینە لای و دواتر ئەگەڕینەوە دەسەکەین بە پێشکەشکردنی پرسیارەکان و بەرنامەکەمان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقی بکەرەوە. ناردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. گەڕینەوە لاتان لە بڕگەی یەکەمە، بڕگەی ناسینەوەی وێنە. لەم بڕگەیە پێویستەکە ئێمە ئەو زانیاری کە بە تۆ ێڵین کە هێتە سەر شاشەوە هەروەها سێ وێنە هەیە تۆ بتانی لەسەر زانیارێکی ئێمە وێنە دروستەکە هەڵببژێریت و ناوەکەیمان پێ بڵی تاوەکو ببیتە براوەی خەڵاتی بەرنامە لەگەڵمانە بن. هەروەها ئۆتۆمبیلێکمان هەیە تۆ چانسی ئەوەت هەیە کە لە سێهەم شەوی جەژندا ناود لە ناو تیر و پشکا بێت کە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە تایبەتە بە ئێوەی ئازیز. ئەگەر چانسی وەرگرتنی پەیوەندیت نییە توانی لە ماڵەوە لە ڕێگەی کورتەنامەیە بتوانی ناوت بچێتە ناو تیر و پشکەوە و ببیتە براوەی ئۆتۆمبیلەکە. هەروەها ئەم شەو خەڵاتمان هەیە ئەوی ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێ کەسی لە ڕەمادە ئێمێراڵد. هەروەها بە هەمان شێوە ژەمەخوانێکی بەربانگی ترمان هەیە بۆ خێزانێکی سێ کەسی لە ڕۆتانە. ئەتوانن بچنە ئەوێ تۆ کە خاوەنی خەڵاتەکەی لەگەڵ دوو کەسی تر لە ئازیزانت یاخود هاوڕێیانە بچنە ئەوێ و کۆبوونەوەیکی خۆشتانە بێ و کەشێکی ئارام بەسەر بەرن. هەروەها پاکێجێکمان هەیە لەلایەن جەرمەنی شۆوە کە بڕی 50,000 لەگەڵ بڕی $50. هەروەها شۆ مارکێتی سلەیمانیمان هەیە کە پاکێجێکی بۆ دابین کردوون لێوە ئەتوانن بچن بازاری خۆتان و پێداویستەکانتان دابین بکەن و بەپێی ئەو پاکێجەی بۆتان دیاری کراوە. لا بڕگەی یەکەمە ئامێنی بزانین کێ پەیوەندەکەی بۆ وەرەگیرێت و هەروەها براوەی خەڵات هەبێت. ئەم شەو پرسیارەکانمان کار ئاسانیە بۆ ئێوە کاتی لەگەڵایە ئەتوانن سوود لە کاتەکە وەربگرن و بتوانن وەڵامێکی دروستمان بنەوە لە بڕگەی ناسینەوەی وێنەیە. ئەم بڕگەیە پێویستی بە زانیاری گشتی هەیە بێگومان. ئەم بڕگەیە لەگەڵەوەی کە چانست ئەبێت و پەیوەندی تەلەفۆنەکەت بۆ وەرەگیرێ بەڵام پێویستی بە زانیاری گشتی هەیە کە بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. هەروەها کاتی هەیە ئاگاداری سی چرکە بە لە وەڵامدانەوەکە تا و دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە ئاگاداری ئێمە بیت بۆ ئەوەی کاتەکەت لێ نەڕوات و سوود لە کاتەکە وەربگریت و وەڵامی دروستمان بیتەوە. دیاری کورسات بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی، شێری، ڕەمادە ئێمێراڵد، بەلەنجە بوتیک، بەرگدروی یاقوت لەگەڵتانە بەردەوام ئەبێت. شەوانە بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵتانە ئەبێت. بڕگەکانمان و پرسیارەکانمان هەمە جۆرە پێویستی بە زانیاری تۆ هەیە تاوەکو بەورتر گوێ لە پرسیارەکە بگریت و سەیری وێنەکە بکەی ئەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ببیتە براوەی خەڵاتی بەرنامە. ئەم بەرنامەی ئێمە بەرنامی دیاری کورسات بۆ دڵخۆشکردنی بینەرەکانێتی لە هەر شوێنێک بن کە بینەری ئێمەن هەوڵی پەیوەندی تەلەفۆنی
دڵنیەکان بن تاوەکو بتوانن چانستان هەبێت و ببنە براوەی خەڵاتی بەرنامە. لە بڕگەی یەکەمە بڕگەی ناسینەوەی وێنە، هەروەها بڕگەیەکی ترمان هەیە ئەویش بڕگەی پرسیار و وەڵامە. ئەم بڕگەیان جیاوازە، سێ هەڵبژاردنت هەیە، سی چرکە کاتێ هەیە، ئەتوانی سوودی لێوەربگریت و وەڵامێکی دروستمان بیتەوە. دیەمان لەگەڵام کاتت باش؟ زۆر سپاس، مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس. شارەزای بڕگەی ناسینەوەی وێنەیت؟ والله تا ڕادێک. زۆر باشە، پێت چۆنە ئەم بڕگەیە؟ حەزەکەم بۆم باسکەی. والله بڵێن چۆن تقریبا باشم پێیە. زانیاری پێویستە وایە؟ تا ڕادێک باشم. بەو هیوای کە بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ فەرموو. با دەست پێ بکەین. لە دوای مردنی هاوسەرەکەی بوو بە قایمقامی هەڵەبجە. کام لە وێنانە؟ ئەیبینی وێنەکان؟ باشە، سێ وێنەیەتە سەر شاشە، سێ کەسایەتی دیارن، دڵنیان بینیوتن، ناویان ئەزانی بیستوتە. لە دوای مردنی هاوسەرەکەی بوو بە قایمقامی هەڵەبجە. دیە لەگەڵ ئێمەیەی؟ بەداخەوە پەیوەندیەکەی داخرایەوە بەو هیوای کاتێکی تر بتانی پەیوەندیەکە وەربگریتەوە. ڕێبازم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس، مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت بەڕێزی. لە بڕگەی ناسینەوەی وێناین وێنەکانە بینی؟ بەڵێ بەڵێ. باشە، لە دوای مردنی هاوسەرەکەی بوو بە قایمقامی هەڵەبجە. کام لەم کەسایەتیانەیە، کام لەم وێنانەیە؟ تکایە ئاگاداری کات بە، کاتەکە تەڕوا. ئاگاداری کات. سێ هەڵبژاردنت هەیە، سێ وێنت هەیە، ئەمە خۆی کار ئاسانیە بۆ تۆ. سێ کەسایەتی دیارن، تۆ ئەڵەی بی. ئەی ناسی ناوەکەی ئەزانی پێم بڵێیت؟ ناوەڕا ناوەکەی نازانم. تەنها هەڵت بژارد؟ بەڵێ. ئەوەی تۆ هەڵەبژار خاتونین حەبسەخانی نەقیبە، بەڵام وەڵامەکەی ئێمە عادیلە خانمە، نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. کەسایەتی دیارن، دڵنیام هەمومان ڕۆژێک گوێمان لە ناوی بۆ یاخود لە خوێندنە بەرگوێمان کەوتوە. سنوورمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتۆ باش بەڕێز. زۆر سپاس، مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ. زۆر سپاس. لە بڕگەی ناسینەوەی وێناین، شارەزای ئەم بڕگەی پێت چۆنە ئەم بڕگەیە؟ وڵا باشە، عیبی نییە. بڵێ شارەزام. شارەزایت؟ بەڵێ. بەختێکی باش بۆ تۆ. ئێستا سێ وێنەیەتە سەر شاشە، منیش زانیاریت پێ ئەڵێم. لە دوای زانیاریەکەەوە پێم بڵێ کام وێنەیە یاخود کام کەسایەتیە. وێنەکە بینی؟ جارێکە نایبینەوە. باشە، ئێستا وێنەکەیەتە سەر شاشە. هات؟ ئێستا هات. ئەیان ناسیت؟ بەڵێ. باشە، پێم ئەڵێی کێن؟ ئەوەی ئەی عەباسی کەمەندیە، هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی. بەڵێ. بیش ماملەیە، هونەرمەند ماملێ. سی قالەمەڕەیە پێم وادە شتێکی وایە. زۆر باشە، کەواتە با پرسیارەکەم بکەم. زانیارەکە تێمێت تۆش وەڵامێکی دروستمان بەرەوە. ئامادەی؟ بەڵێ بەڵێ. لە ناڵەشکێنەی بۆکان بە خاک سپێدراوە. لە ناڵەشکێنەی بۆکان بە خاک سپێدراوە. حەمەی ماملێ. من نازانم، تۆ بێ وەڵامم بیتەوە. بی. گوێ لە دەنگی ئەگری تۆ؟ گۆرانیەکانی گوێلی ئەگریت؟ بەڵێ، کەم تا زۆر. بەڵێ، کەم تا زۆر. ئەتوانی گۆرانێکیم پێشکەشکە ئێستا داوات لێ بکەم؟ نەوەڵا ببوورە. ڕێکەوتنەکەین، من هاوکاری تەکەم، تۆش گۆرانی پێشکەشکە. ئەخۆڵای نازانم. دەکاتە ڕێکەوتنەکەمان هەڵەوە شوێنینەوە. نابا لەسەر شتێکی ڕێکەوتن پێم بۆ ئەوە. من لەسەر ئەوە ڕێکەوتن ئەەکەم، تۆ وەڵامت دامەوە، وەڵامی بی. بەڵام بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو، قالەمەڕا وەڵامە دروستەکە بوو. سەمیرەمان لەگەڵام کاتت باش؟ السلام علیکم. ئەم کاتۆ باش، تەندروستیت چۆنە؟ من باش، مەگەر ئێوە باش بن. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. خۆش پیرۆز بێت. مانەوە حیاتە. زۆر سپاس. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ. زۆر باشە، سێ وێنەیەتە سەر شاشە. سێ وێنەیەتە سەر شاشە. پێویستەکە کە تۆ وەڵامێکی دروستمان بیتەوە و زانیاریت پێی ئەڵێن تۆش وەڵامە دروستەکە هەڵببژێری. باشە. بەشداری فیستیڤاڵی مۆسیقای جیهانی کردووە لە قاهیرە.
بەشداری فیستیڤاڵی مۆسیقای جیهانی کردووە لە قاهیرە. تۆ وەڵامێکی دروستمانەیتەوە؟ ئەی زانیاریم زۆر نییە بەس وێنەکانە ناسیت؟ بەڵێ کێن؟ وەڵی وێنەکەمە ناسم بەزەیکان زۆر کێ ئەناسی ببوورە؟ یەکەم وێنا ناستم. کێ ناوەکەی؟ باشەوانی ترە ناسیت؟ وەڵی زۆر نەوە. باشە بەشداری فیستیڤاڵی مۆسیقای جیهانی کردووە لە قاهیرە. وەڵامێکمان پێ بڵێت ئەگەر شارەزایت نەبێ خۆت و چانسی خۆت وەڵامێک هەڵبژێرە تا بزانین دروستە یاخودنا. نازانم بەس ئەتوانی وەڵامێکمان بیتەوە؟ بەداخەوە سی وەڵامە دروستەکە نەبوو. بابزانین وەڵامە دروستەکە هونەرمەند عەلی مەردان. بابزانین لە هەمان بڕگەیە ئەمێنینەوە. کێمان لەگەڵایە؟ شاگوڵم کاتت باش؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. ئێمە ئێستا لە بڕگەی یەکەمای دەنگی تەلەڤیزۆنەکەت کەمەکەیتەوە بە ئەرەگ نەبێت. زۆر سپاس دەستە خۆش بێت. ئێمە لە بڕگەی ناسینەوەی وێنەیەین. بڕگەی یەکەم پێت چۆنە ئەم بڕگەیە؟ خراپ نیت. زۆر باشە. ئێستا دەست پێکەین سێ وێنەیەتە سەر شاشە. با بزانین وێنەکانە بینیت؟ ئەی بینیت؟ لای یارسانەکان بەهای ئاینی هەیە. لای یارسانەکان بەهای ئاینی هەیە. کام لە وێنانە لای یارسانەکان بەهای ئاینی هەیە؟ بەڵێ زانیاریت هەیە؟ زانیاریت نییە؟ تکایە کەمێک دەنگت بەرزکەیتەوە بە ئەرگ نەبێ؟ تکایە وەڵامێکمان بەرەوە کاتەکە تەواوە بێ؟ ئەڵێ چی؟ بەداخەوە کاتەکە تەواو بوو نەتوانی سوود لە کاتەکەت وەربگری. وەڵامە دروستەکەش تەمبور بوو. نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێت و پەیوەندەکەت بۆ وەربگیرێتەوە. بنارمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتۆ باش بەڕێزم. زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ قوربان. زۆر سپاس. ئێستا ئێمە لە بڕگەی ناسینەوەی وێنەین. بەڵێ شارەزایت؟ بەڵێ زۆر باشە. ئێستا وێنەکانیەتە سەر شاشە. ئەی بینیت؟ بەڵێ پێشترە وێنانت بزانە بینی وە شارەزایت هەیە؟ بۆمان باسکەی ئێسێتە سەر شاشە. بەڵێ باشە. ئەی بینیت؟ بەڵێ شارەزایت هەیە پێشتر بینی و تا بەخوا تیم بینیەوە بەس ئەوانی تر نازانم. کوێیە؟ ئەوەی سیەکە؟ بەڵێ پرسیارەکەم بکەم؟ پرسیارەکە بکە. زۆر باشە. بە جوانترین گۆڕ لە جیهاندا دادەنرێت. بە جوانترین گۆڕ لە جیهاندا دادەنرێت. ABC. بەڵێ ئاگاداری کات بە وەڵامێکی دروستمان بەرێ. سیەم چەند؟ سی. تۆ ئەڵەی سی. با بزانین وەڵامە دروستەکە کامەیە؟ بەداخەوە تاجمەحەلە کە لە هندستانە و لێرە وەکو شوێنێکی گەشتیاری خەڵکی سەردانی ئەکەن کە ئەچنە ئەوێ. نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێ. لە نیامان لەگەڵام کاتت باش؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزانت پیرۆز بێت. بینەری بەرنامەکەمانی شارەزایت؟ بەڵێ ئەرۆڵا. بەرگەی ناسینەوەی وێنە پێت چۆنە؟ وەڵی باشە بەگەیکی باشە. بەرگەیەکی باشە. سەخت نییەوە نیە؟ ناوەڵا باشە. زۆر باشە. ئێستا پرسیارەکەم ئاراستەی تۆکەم تۆ وەڵامێکی دروستمان بەرێ. وێنەکان ئێستا وێنەکەیت بەرهەمی وڵاتی سویدە. کام لە وێنانە؟ کام لە وێنانە بەرهەمی وڵاتی سویدە؟ ABC. بینیوتن پێشتر؟ بەڵێ ئەرۆڵا. یادەوەری مناڵی تۆیە یاخودنا؟ ئەرۆڵا ئەی تۆمەگیریە. باشە. بی؟ بی چییە؟
وەڵامەکە دروستەکەمان بەرێت تکایە چی هەڵەبژێرم وڵات زانیاریش چی هەڵەبژێری بەڵێ کامە هەڵەبژێری تکایە سی با بزانین وەڵامە دروستەکە بەداخەوە ئەو وەڵامە نەبوو وەڵامە دروستەکە نێڵزە بەو هیوای کاتێکی تر بە خدیاوەرێ بێت لیدامان لەگەڵام کاتت باش ئەم کاتە باش بەڕێزم مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس زۆر سپاس ئەم ساڵ بینەرمانی یاخود لە پارەوە بینەرمانی نەوەڵات لە پارەوانەی بینەری بەردەوامی دڵخۆشین کە بینەرانی ئازیزی وەکو ئێوەمان هەیە پێشتر پەیوەندیت کردو یاخود یەکەم جارتە پەیوەندیم کردووە بەس بە خدیاوەرم نەبوویتە براوی خەڵات بۆ هیوای ئەم شەو چانست هەبێت ببیتە براوی خەڵاتی بەرنامە دەست پێ بکەین ئیشتەڵڵا با دەست پێ بەختێکی باش بۆ تۆ دامەزرێنەرەکەی ناوی مارکۆنیە دامەزرێنەرەکەی ناوی مارکۆنیە ABC وڵی نەهاتۆ جارێ ئێستا وێنەکانیەت دامەزرێنەرەکەی ناوی مارکۆنیە ABC وێنەکانە بینی ئێستا نەهاتۆ ئێستا بێت زۆر باشە ئێستا وێنەکانیەت سێ وێنن ئەگەر بیبینیت دامەزرێنەرەکەی ناوی مارکۆنیە کاتت تەواو بێت کە ئاگادار بە مارکۆنیە وەڵامێک تۆ ئەڵێ ئەی با بزانین وەڵامەکە دروستە یاخود نەی ئەی هەڵبژارد رادیۆ پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بۆ هیوای هەمیشە بەخت یاوەرە بێ بڕی $50 هەمیشە دڵخۆش بی و سوودی لێ ببینی ئێمە لە دیاری کورساتە ئۆتۆمبیلێکمان بۆ ئێوە دابین کردووە بۆ هیوای چانستان هەبێ ناوتان بچێتە ناو تیر و پشکەوە لە سێهەم شەوی جەژندا براندی شێریە جۆری ئاریزۆی شەشە بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هەروەها هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەست هەروە لایتی لیدا کوشتنی جلدا بەسمە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجا کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت ئەچینە لای وچانێک و پرۆمۆکەشە بینی دواترە گەڕینەوەلاتە بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرێت. دووبارە سڵاتان لەبێ گەڕینەوەلاتان لە بڕگەی دووەمە بڕگەی پرسیار و وەڵام جوانەمان لەگەڵام کاتت باش مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس ئێمە ئێستا لە بڕگەی دووەماین بڕگەی پرسیار و وەڵام شارەزایت چۆنە لەگەڵ زانیاری گشتیە باشیت بزانین ئەتوانی وەڵامی دروستمان بیتەوە یاخودنا ئامادەی دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ کام لەم ڕێکخراوانە لە بواری ئاوارە و پەنابەراندا کار دەکات کام لەم ڕێکخراوانە لە بواری ئاوارە و پەنابەراندا کار دەکات یونۆپس UNHCR یونیسف سێ هەڵبژاردنە هەیە و کاتە هەیە ئاگادار بە وەڵامێکی دروستمان بەرەوە بزانی کام لەم ڕێکخراوانە لە بواری ئاوارە و پەنابەراندا کارەکات گوێت لە منە خاتون گیان زۆر باشە ئاگاداری کاتەکەت بە وەڵامێکی دروستم بەرەوە وەڵامێکی دروست تکایە کاتە تەواو بێت بی با بزانین بی وەرەگرین کاتەکەشت تەواو بوو
بەڵێ وەڵامەکە دروستە پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بەو هیوای هەمیشە دڵخۆش بی بەختیاوەرە بێ کە بڕی $50 بەو هیوای سوودی لێ ببینیت و بەختیاوەرە بێ هەمیشە دڵخۆش بی لەگەڵمانە بن بزانین لە بڕگەی دووەمە بڕگەی پرسیار و وەڵام با بزانین چیتر لەم بڕگەیە بەختیاوەری ئەبێت کێ ئەتوانێ وەڵامی دروستمان باتەوە مادێنام کاتت باش هەموو کاتێکە زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆز بێت دژی سپاس زۆر سپاس نێوانە لەگەڵ زانیاری گشتیا چۆنە وەڵا باشم باشی ئەی لەگەڵ چانسە وەڵا چۆن پێش باشم بۆ هیوای ئەم شەویش زۆر باش بیت دەست پێ بکەین بەڵێ ئامادەی بەڵێ عنبەر لە چی بەرهەم دەهێنرێت عنبەر لە چی بەرهەم دەهێنرێت نەهەنگ ئاسک ڕووەک ڕووەک بەڵێ نەهانگ ئاسک ڕووەک تۆ پێم بڵێ وەڵامە دروستەکە کامەیە تاوەکو وەری بگرین عنبەر شارەزاییت هەیە وەڵا تقریبا ڕووەک تۆ ئەڵێ ڕووەک وەری بگرین بەڵێ باشە بە هاوکارانمان وەڵامە دروستەکەمان بنێ بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە نەهەنگە بۆ هیوای کاتێکی تر بتوانی وەڵامی دروستمان بیتەوە ئەم کاتت باش کاک بەکر ئەم کاتت باش مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت بینەری بەرنامەکەمانی لە پارەوە ئەم ساڵ سەیرەکەی وەڵا ئەم ساڵ سەیرەکەم ئەم ساڵ یەکەم جارتە پەیوەندێکە وەرەگری بەڵێ دڵخۆشم بۆ هیوای بەختێکی باشە هەبێت و ببیتە براوی خەڵاتی بەرنامە دەست پێ بکەین دەست پێ بکەین نێوانە لەگەڵ هونەرا چۆنە وەڵا لەگەڵ هونەر تۆزێ خراپم خراپی زۆر باشە پرسیارەکەمان پەیوەندی هەیە بە هونەرەوە گەردەلوولی سپی ناونیشانی ئەلبومی گۆرانی کام لەم هونەرمەندانەیە حەمەجەزا بەهجەت یەحیا حەسەن گەرمیانی گەردەلوولی سپی ناونیشانی ئەلبومی کام لەم هونەرمەندانەیە ئاگاداری کات بە کێ سی حەسەن گەرمیانی هاوکاری تەکەم وەڵامەکە بگۆڕە بەهجەت یەحیا هونەرمەند بەهجەت یەحیا با بزانین وەڵامەکەمان دروستە یاخود نا بەداخەوە هاوکاری کردی کە وەڵامەکە بگۆڕیت بەڵام وەڵامە دروستەکە هونەرمەند حەمەجەزا درود بۆ ڕۆحی پاکی زیلانمان لەگەڵام کاتت باش ئەم کاتت باش باشتر بۆ تۆ مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆزێ بە قوربان زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت بەڵێ بەڵێ دڵخۆشم بۆ هیوای بەختێکی باشە هەبێت و ببیتە براوی خەڵاتی بەرنامە ئینشاءڵڵا ئامادەی دەست پێ بکەین بەڵێ زۆر باشە دراوی وڵاتی بەرازیل ناوی چییە بیزۆ بەڕازیل ناویە بەڵێ بیزۆ بولیڤار ریاڵ هیچ هینێک ناتۆ جارە زۆر باشە من بۆم خوێنیتەوە هەتاوەکو یەتە سەر شاشە دراوی وڵاتی بەرازیل ناوی چییە سێ هەڵبژاردنمان پێدیاوە تۆ یەکێکیان هەڵببژێرە بۆ هیوای بەختێکی باشە هەبێ ئاگاداری کات بە زەحمەت بیزۆ بولیڤار ریاڵ ڕیاڵ سعودیە کاتە تەواو بوو بی بەڵێ بابزانین وەڵامەکە وەربگرین هاوکاریمان کردی کاتەکەشت تەواو بوو بەڵام وەڵامە دروستەکە ڕیاڵە بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێ بتانی جارێکی تر پەیوەندیەکە وەربگریتەوە لە هەمان بڕگەین بڕگەی پرسیار و وەڵام پەیامان لەگەڵام کاتت باش ئەم کاتە واز بەڕێ زۆر سپاس تەندروستی چۆنە خۆش یاخوا سپاس باشیش کۆش یاخوا هەمیشە باش بیت نێوانە لەگەڵ زانیاری گشتیا چۆنە وەڵی تقریبان باشم تقریبان باشیت ئەی لەگەڵ چەند ساڵ وەڵی ئەویش ئاڵای وڵاتەکان شارەزایت وەڵا تقریبان باشە پرسیارەکەمان پەیوەندی هەیە بە ئاڵاوە ئاڵای کام لەم وڵاتانە ڕەنگی شینی تێدا نییە کوبا هندۆراس کامیرۆن ئاگاداری کات بە سی چرکە کاتێ هەیە یەکێک هەڵببژێرە بزانە کام وڵاتەیە
کامیرۆن تۆ ئەڵێ کامیرۆن سی بابزانین وەڵامەکات دروستە پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە لەلایەن جێرمەنی شۆوەیە کابڕی 50,000 بۆ هیوای هەمیشە دڵخۆش بیت و سوودی لێ ببینی لە بڕگەی پرسیار و وەڵام بزانین کەیتر لەم بڕگەیە چانسی ئەوەی هەیە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە ئاگادار بن ئەم بڕگەیە لەگەڵی سی هەڵبژاردننی هەیە کاراسانیتان بۆ کراوە هەروەها کاتی هەیە سی چرکە کاتی هەیە با بزانین کێمان لەگەڵا بێت بزانین کێمان لەگەڵا بێ ڕەوام کاتت باش باشی بەڕێز زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێ بەڕێز زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت بەڵێ یەکەم جار تەپەیوەندێکە وەرەگری بەڵێ زۆر باشە بۆ هیوای بەختێکی باشە هەبێت دەست پێ بکەین مەمنون دەست پێ بکەین بەڵێ فەرمی دەرهێنەری بەناوبانگ یەڵماز گۆنایی لە ساڵی چەند لەدایک بووە 1933 1937 1935 ئەیناسیت شارەزاییت هەیە ئەیناسی ناوم بۆ ئەوم کردویانی بەڵام بەڵێ 1935 تۆڵەی 1900 ئەیناسیت ئەزانی کێیە یەڵمازگۆنایی نەوەڵا بەس ناوم بیستێنە ناویت بیستووە دەرهێنەری گەورە ئەکتەری گەورە یەڵماز گۆنای ساڵی 1937 وەڵامە دروستەکە بوو بەداخەوە نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە شەیمامان لەگەڵام کاتت باش شەیمام کاتت باش ئەم کاتت باش مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆ پیرۆز بێ زۆر سپاس ئێمە ئێستا لە بڕگەی پرسیار و وەڵامین پێت باشە ئەم بڕگەیە کە توانیتە لێرە پەیوەندێکە وەربگری وەڵایی زۆر پەیوەندی کە چاوەرم گرت کار ئاسانیە سێ هەڵبژاردننی لەگەڵایە بەڵێ زۆر باشە لە سایە شەستی خاکەکەی بیابانە عێراق تورکیا سووریا لەسبەیە سۆستی تاکەکەی دیابانە بەڵێ کەمێک دەنگت بەرزکەیتەوە بە ئەرێک نەبێ سووریا 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 هاوکاری هەیە سێ هەڵبژاردنە هەیە ئەمە هاوکاریە وە کاتەکەشت تەواوە بێ ئاگادار بە سووریا تۆ ئەڵێ سووریا با وەڵامەکە وەربگری بزانین دروستە یاخودنا بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە عێراقا بۆ هیوای کاتێکی تر بە ختیاوەرێ بێ بتانی جارێکی تر پەیوەندێکە وەربگریتەوە وەڵامی دروستمان بیتەوە لە بڕگەی پرسیار و وەڵام ئێمە ئێستا ئەڕۆینە لای وچانێکی کورد هەروەها پرۆمێکی ئۆتۆمبیلەکەمان هەیە کە براندی شێریە جۆری ئاریزۆی شەشە بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدە هەروەها کوشتنی جلدە و بەسمەیە و توانای ئیشکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجە کامێرای دواوەی هەیە و دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ و سپۆرت ئەچینە لای پرۆمۆکە و وچانێکی کورد وەرەگرین و چاوتان لەسەرمان لانە بە نەگەڕینەوە. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆکرێت.
گەڕینەوەلاتان لە بڕگەی سێمە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی ئەچینە لای بڕگەکەمان و یەکەم پەیوەندی تەلەفۆنی لەم بڕگەیە نیازم کاتت باش کە باش مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس مسلمانان زۆر سپاس ئامادەی دەست پێ بکەین بەڵێ نێوانە لەگەڵ شعر و گۆرانیا چۆنە ئەیناسیتەوە وڵی باسم باشیت با بزانین شعرەکە بخوێنینەوە تۆش بیبینی کە لەسەر شاشەیە دواتر پێمان بڵێ هونەرمەندەکە کێ و گۆرانیەکە کامەیە دەست پێ بکەین بەڵێ ڕۆمەت وێنەی ئاوێنە نەخشاوە بەهۆی خاڵان لە تۆ جوانە سەرچۆپی شەو گەڕی کورتە ماڵان بزانم گوێت لێ بووە نەوەڵا ناوی ئەزانی هونەرمەندەکە کێیە شارەزاییت هەیە نەوەڵا ناوی ئەختیاری بەسەر نیە هونەرمەندەکان زۆر باشە ئێستا هاوکاریەک دەکەین ئەچینە لای گۆرانیەکە پێکەوە گوێی لێگرین دواترە گەڕینەوە زۆر فەرموو گوێمان لێ بوو ئێستا ئەزانی کێیە هونەرمەندەکە من نازانم تۆ بێ وەڵامەکەم بیتێ هاوکاریمان کردی گوێمان لە دەنگەکە بوو هاوکارێکی تریشتەکەم ئەو نییە بیگۆڕە تکایە وەڵامێکمان بەرێ ناوەکە بگۆڕە بەداخەوە هاوکاریمان کردی نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ناوی هونەرمەند تاری خەلیلی هیوای تەمەندرێژی و لەش ساغی بۆ خوازین نەورەسمان لەگەڵام کاتت باش ئەم کاتەوە باش بۆ ڕێزم مانگی ڕەمەزانە پیرۆز بێت مانگی ڕەمەزان لێوەش پیرۆز بێت زۆر سپاس بەرنامەکە و لێکم زۆر سپاس تۆ شارەزایت هەیە لە شیعرە لە گۆرانیە وەڵڵاهی بڵێم چی کەمێک بەگشتی نێوانە چۆنە گوێ لێگری لە گۆرانی ئارە وەڵڵا زۆری زۆر باشە کەواتە بێ ئێستا کە ئێمە شیعرەکەت بۆ خوێنینەوە تۆی بینی لەسەر شاشە بزانی کێیە ئینشەڵڵا دەست پێ بکەین فەرموو زۆر باشە ناڵەی من لە شەوق ئەو ڕوخسارەیە ئاهم لە دووری ئەو دیدارەیە ئەوە من دیارە بۆ یار ئەناڵم تۆ لە جەوری کێ هاوار بەماڵە دەنگێکی تایبەتە هونەرمەندێکی ئازیزە هەستەکەی گوێت لێ بۆ پێشتر باشە هاوکاری تەکەم ئەچینە لای گۆرانیەکە دواتر ئەگەڕێینەوە پێم بڵێ کێیە فەر گوێت لە گۆرانیەکە بوو ئێستا زانی ناوەکەمان پێ بڵێ حسێنی شەریفی هونەرمەندی گەورە هونەرمەندی دیار دەستخۆش حسێنی شەریفی بوویتە براوەی خەڵاتی بەرنامە پیرۆزە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە بەو هیوای کۆبوونەوەی خۆشیتان هەبێت لەوێ کەشێکی خۆش بەرنەسەر لە هەمان بڕگەی ناسینەوەی شیعر و گۆرانی سامانمان لەگەڵام کاتت باش هەموو کاتێکت باش خاتونجان تەندروستی چۆنە الحەمدوللا وشکر خاتونجان یاخوا هەمیشە باش بی دەست پێ بکەین ئامادەی
بەڵێ بەڵێ ئەمە ئەم بڕگەیە پەیوەندی بە زانیاری هەیە لە سەر شیعر و گۆرانی تۆ زانیاری تەبێیان لێ گەڕی بۆ چانس چۆن خاتونجان ئەم بڕگەیە پێویستە تۆ زانیاریت هەبێ لەسەر هوەری کوردی لەسەر هوەرمەندان و شیعر بناسیتەوە شارەزاییت هەیە یا لێ گەڕی بۆ چانس وەڵاممانەیتەوە والله زۆر بە قوت نیو خاتونجان زۆر باشە شیعرەکە ئەخوێنمەوە بۆت چاوی ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە سینگی سپی کوێستانە هێلانەی عاشقانە چینچینە زوڵفی ئاڵی داهاتووە بە شانە باشە ئەکرێ کەمێ هاوکاریم کەی خاتونجان هەز ناکەی پێشتر گوێت لێ بۆ تۆ والله نازانم زۆر لەوەی ئەگە گوێم لە گۆرانێکە بێت زۆر باشە هاوکاری دەکەین ئەچینە لای گۆرانیەکە دواترە گەڕێنەوە هەی چاوێ ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە چاوێ ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە سینگی سپی چۆسانە ئایەلانە عاشقانە چینچینە زۆلفی ئاڵی داهاتووە بێشانە بەڵێ ئێستا گوێت لێ بوو هونەرمەندەکەمان پێڵی کێیە والله گوێم لێ بووە زۆر بەس والله ناوینایەت بەڵام پێویستەکە ناوەکەمان پێ بڵێ چونکە هاوکاریمان کردی بەداخەوە کاتەکە تەواو بوو هاوکاریمان کردی نەتوانی وەڵامێکی دروستمان بیتێ هونەرمەندەکە جەلال سەعیدا درود بۆ ڕۆحی پاکی بزانین کێمان لەگەڵایە نەجادەم کاتت باش ئەو کاتت باشی بەڵێ زۆر سپاس من باشم ئێوە چۆنن ئێمە باشین ئەگەر ئێوە باش بن ئێستا چینە لای شیعرەکە بۆتە خوێنمەوە و لەسەر شاشە تۆش ئەیبینی دواتر پێمان بڵێ هونەرمەندەکە کێ و گۆرانیەکە کامەیە دەست پێ بکەین چەندە بڵین ئازیزی گوڵەباخی ئازیزی ئەگەر مەیلت کوشتنمە بۆیە وا لێمان زیزی چەندە بڵین ئازیزی گوڵەباخی پاییزی ئەگەر مەیلت کوشتنمە بۆیە وا لێمان زیزی باشە پێم بڵێ هونەرمەندەکە کێیە گۆرانیەکە کامەیە گوێت لێ بۆ پێشتر هەستەکەیت باشە هاوکاری دەکەین ئەچین گوێ لە گۆرانیەکە ئەگرین دواترە گەڕینەوە پێمان بڵێ بەڵێ گوێت لێ بوو هیچ زانیاریەکەت نییە ئاسانکاری هەبوو گوێمان لە دەنگەکە گرت باشە بەداخەوە کاتەکە تەواو بوو و هەروەها هاوکاریمان کردی گوێمان لە دەنگەکە بوو هونەرمەند عەباس محەممەد هیوای تەمەندرێژی بۆ خوازین ڕێناسمان لەگەڵیان کاتت باش ئەم کاتە باش بەڕێزم زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆی گوڵ دڵیش پیرۆز بێ زۆر سپاس ئێمە لە بڕگەی سێماین بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی نێوانە چۆنە لەگەڵ هوەری کوردیە وەڵی تقریبەن خوێندکاری سپاس بۆخوا باشم ناوەڵڵا زۆر باشە ئێستا شیعرەکەت بۆ خوێنمەوە لەسەر شاشە تۆش ئەیبینی دواتر پێمان بڵێ بەڵێ وا ئەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵە دیلەش لەگەڵ خۆتا ئەبەی چی ئەمێنێ بۆ منیش دەردەسەری چۆن ئیتر ناگریم لەبەر بێ هاوسەری هونەرمەندی گەورە و مەزن نەمر محەممەد جەزایە با پێکەوە گوێی لێ بگرین فەرموو ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی وەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی
پێکەوە گوێمان لە دەنگەکە کرد هونەرمەندی گەورە هونەرمەندی نەمر مامۆستا حەمەجەزا درود بۆ ڕۆحی پاکی پیرۆزە تۆش بووی تا براوەی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکە لەلایەن شۆمارکێتی سلەیمانیەوە ئامادە کراوە ئەتوانی بڕۆیتە ئەوێ و بازاڕی پێداویستەکانی خۆت دابین بکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە لە بڕگەی ناسینەوەی شێعر و گۆرانیە ئەم بڕگەیە پەیوەندی بە هوەری کوردیەوە هەیە پێویستە کاتۆ شارەزایی هەبێ ڕێزدارمان لەگەڵیان کاتت باش ئەم کاتۆ باشخوازیجا زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لێوەش پیرۆز بێت زۆر زۆر سپاس زۆر سپاس نێوانە لەگەڵ شعر و گۆرانیا چۆنە وەڵڵی تقریبا باشی تقریبا باشی ئێستا چینە لای شعرەکە دواتر تۆش پێمان بڵێ چاوانی تۆ تەنیا ڕووناکی ڕێگان بوو باوەش و ئەکریجەت پەناو تەکیەگان بوو تۆ لێرە چیت بینی وا بەجارێ گۆڕای لە عەشق و ئەوینی کورد بەجارێ تۆرای وەڵڵی گوێم لێ بوو بەس ئەگەر بە گۆرانیەکە گوێم لێ بێت پێشتر گوێت لێ بووە هەستەکەم شیعرە ئەناسیتەوە ئەی ڕێکەوتنێک بکەین زۆر باشە من هاوکاری دەکەم بەڵام تۆ گۆرانیەکەمان بۆ بڵێ ئەگەر من هاوکاری دکەم بۆ مەرجە هاوکاری دەکەم دەنگت خۆش نییە بێگومان دەنگت خۆشە بەڵام ناتوانانی بێڵی ئیسا ئەچینە لای گۆرانەکە دواتر ئەگەڕێینەوە دیوانە بووم من ئاگەر ڕۆژێ باوەڕم پێت کرد تۆش بووی بە مۆدێ ئێستا گوێت لێ بوو ئەزانی کێیە؟ زەکەریا عەبدوڵڵا بەڵێ هونەرمەندی دیار هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا هیوای تەمەند درێژی بۆ ئەخوازین بەو هیوای بە بەرهەمی تایبەتەوە بگەڕێتەوە لامان تۆش بوویتە براوی خەڵاتی بەرنامە لەلایەن جێرمان شۆوە کە بڕی 50,000 هەمیشە دڵخۆش بی سوودی لێ ببینیت بەو هیوای بە خدیاوەرتان بێت شەوانە لە کاتژمێر 11 بینەرمان بن ئەگەڕێینەوە لاتان ئێوەش لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندەکانتان وەربگرن بۆی کە بە خدیاوەرتان بێت دیاری تایبەتمان هەیە لە ناو بەرنامەیە ئەویش ئۆتۆمبیلێکی جۆری شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە جۆری ئاریزۆیە هەروەها بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە بەسمەی و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجا کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت ئەتوانن لە سێهەم شەوی جەژندان چانسی ئەوە هەبێ کە ناوت لە ناو تیر و پشکا بێت سپۆنسەرەکانی بەرنامە شۆمارکێتی سلەیمانی شێری ڕەمادە ئێمەرالد بەلەنجە بوتیک بۆ ئامادەکردن و دیزاینکردنی جلوبەرگە کوردیەکانم هەروەها دوورینی لەلایەن بەرەبدروی یاقوتەوە بۆ ئەم شەو ئێمە هاتینە کۆتایی هەروەها بیرتان نەچێ سبەی شەو لە هەمان کاتا ئەگەڕێینەوە لاتان بینەرمان بن کاتێکی خۆش شەوێکی شاد بۆ ئێوە و ئەچینە لای پرۆمۆی ئۆتۆمبیلەکە و ماڵ ئاوایتان لێکرد بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد